وەکو مەڵبەندی شانزەی حەمرین لەگەڵ کۆمەڵێک لە هەڤاڵانمانە بۆ ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی گوڵکۆ و مەزاری شەهیدەکانی شاری دووسڕواتومان کرد. لێرەوە سەروی ڕێز و وەفا بۆ سەرجەم شەهیدەکانمان دانوێنین و سەربەرزی و ڕووسوری بۆ کەسوکاریان ڕێز و سڵاومانەیە بۆ کەسوکاری شەهیدە سەربەرزەکانمان. دیارە ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە لە ژیانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا یادی شەهیدەکان یەکاتەوە و شەهیدانەیەکەوە ئەمڕۆیان بۆ ئێمە دروست کرد، ئەمڕۆیان بۆ ملەتەکەمان دروست کرد کە خوێنی خۆیان بەخت کرد لە پێناو خاک و نیشتمان و گەلەکەیاندا. ڕۆژی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەگەڵ هەواڵەکانماندا لە مەڵبەندی شانزەی ڕێخستنی حەمرین سەردانی مەزاری شەهیدانمان کرد و تاجە گوڵنەی ڕێز و وەفامان لەسەر گوڵکۆی پیرۆزیاندانا و دڵنیایانەکەینەوە کە درێژە پێدەری ڕێبازە پیرۆزەکەی ئەوان بین و لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆ کەسوکاری سەربەرزی شەهیدان و هەموو هەوڵ و توانایەکی خۆمان نەخەینەگەر بۆ خزمەتکردنی زیاتری کەسوکاری سەربەرزی شەهیدان. سەری ڕێز و وەفا بۆ شەهیدانماندا دەنێوین و سڵاو لە کەسوکاری سەربەرزی شەهیدانمان و لێرەوە پەیمان دووپات دەکەینەوە کە خوێندکاری ڕێبازی شەهیدانمانین و بەردەوامە بین و داواکارین لە حکوومەت باروگوزەران و بژێوی ژیانی کەسوکاری شەهیدانمان باشتر و زیاتر مسۆگەر بکە کە ئەوە داواکاریەکی کەسوکاری شەهیدانە.